بەهۆی زۆربوونی دیاردەی ڕاوکردنی نایاسایی و نەبوونی لێپێچینەوەی پێویست لە بەرامبەر ئەنجامدەرانی لە ئێستادا ئاژەڵە کێوەکانی سنووری گەرمیان لە بەردەم هەڕەشەی نەمان و قڕکردندان بە جۆرێک شارەزایانی بواری ژینگە ئاماژە بەوە دەکەن لە چەند ساڵی ئایندەدا ئاژەڵی کێوی بە شیردەر و پەلەوەریشەوە لە دەشتایەکانی گەرمیان نابینرێن و هەمووی دەبنە قوربانی ڕاوچیەکان و پێیان وایە حکوومەتی هەرێم کەمتەرخەمە و بێباکە لە ئاست ئەم هەڕەشە مەترسیدارە. بەنسبەت ڕاوکردنی ئاژەڵی کێوی بە هەموو جۆرەکانی چی شیردەر چی پەڕەور لە حاڵەتی نەهامەتی ژینۆسایدی تەواودایە. ئێمە چەند ساڵێک پێش ئیسە 2-3 ساڵ پێش ئێسەوتمان ئەگەر ڕاوکردن بەم خێرایە بەم ترسناکیە بەردەوام بێ بۆ 2020 بە قەمەرسناعیش ئاسکێک لە گەرمیانە نابینی. ئەوە ئێستا 2017ەیە 3 ساڵمان ماوە بۆ 2020 خەریکە نوقڵانەکەی ئێمە دێتە دی. بۆ لەبەر ئەوەی ڕاوکردن بە شێوەیەکی زۆر ترسناک لەلایەن هەموو کەسێکۆ چی بەرپرس و چی خەڵکی بەرپرس دەستی پێکردووە. پۆلیسی دارسانی گەرمیان ئیمکاناتی لەبەردەستانیە مکافحەیانکەوە بیانگرێ کە چەند کەسێکیش دەگیرێت دەدرێتە دادگا دادگاکان ئیجراعات ناکەن غەرامەیان سووکە سزای سژنیان نییە. بەپێی ئامارەکانی فەرمانگەی ژینگەی گەرمیان بەشێکی زۆری ڕاوچیەکان کە بوونەتە مایەی قڕکردن و لە ناوبردننی ئاژەڵ و پەلەوەرە کێویەکان کەسانی بە پرس و باڕادەستن لەگەڵ ئەوەشدا دادگاکان بە کەمتەرخەم ناودەبەن بەوەی نەیانتوانیوە بەپێی پێویست لێپێچینەوە لەگەڵ ڕاوچیەکان بکەن و سزایان بدەن. بەڕاستی دادگاکان بەشێکی زۆری دادوەرە بەڕێزەکان بڵێن کەمتەرخەم بوونە لە ئاست غەرامەکردنی ئەو ڕاوچیانی کە ئێمە چی وەک ئێمەوە چۆک پۆلیسی دارسە کە ڕەوانی دادگاکانێکن و نەیانتوانی وەک پێویست ئیجراعاتیان لەگەڵا بکەن و لایەنی جێبەجێکردنیش لە بەڕێوەبەرەتی پۆلیسی دارستانی گەرمیان ئەوش ئەو ئیمکاناتیان لە بەردەستێنە کە بتوانن ئیجراعاتی تون بەرامبەر ڕاوچیەکان بگرن بۆ پێی ئەوانەی کە ڕاو دەکەن لە سنووری ئیداری گەرمیان دووباری دەکەمەوە کەسی باڵادەست و کەسی دەستڕۆیشتن لە سنووری ئیداری گەرمیان تەنانەت ئەوانەی کە ڕاو دەکەن لە دەرەوەی گەرمیان دێنە سنووری ئیداری گەرمیان ڕاو دەکەن. ئەوەی جێی تێڕامان و سەرسوورمانە ئەوەیە ئەو چەک و تەقەمەنی و کەرەستە ئۆتۆمبیلانەی کە ڕاوچیەکان بەکاریان دێنن زۆر پێشکەوتوتر و نوێترن لەوانەی لە بەردەستی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیاندا هەیە. ئەمەش جگە لە دەرخستنی کەمتەرخەمی حکوومەتی هەرێم ئەوەش دەسەلمێنێت کە ڕاوچیەکانی سنوورەکە کەسانی ئاسایی نەبن. ئێمە تووشی بڵێن چەند گرفتێک هاتوین بۆ ئەوەی دەرچوونەکانمان تووشی گرفت هاتووە لە گرنگترین ئەوانش بڵێن ئیمکانیات توانای مادیمان ئێمە بە شێوەیەکی بەرچاو نییە یاخود ئەتوانین بڵێن کەمە لەبەر ئەوەی خودی ڕاوچیەکان ئەو چەکانەی لە زۆربەی حاڵەتەکاندا ئەو چەکانێکەوە پیانە لە چەکەکان ئێمە پێشکەوتوترن نەڕەوە ئەو ئۆتۆمبیل و کەرەسەی ڕاوانەکەەوە پیانە لە ئۆتۆمبیل و کەرەسەی ڕاوەکانی ئێمە بڵێن نوێترن تازەترن بۆیە ئێمە داواکارین بڵێن هاوکاریەکی زیاتری ئێمە بکرێ بەمەسی بڕیانبڕکردنی ئەو دایردەیە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە پێش هاتن و پەیدابوونی تیرۆریستانی داعش لە دەشتایی و دێهاتەکانی گەرمیان زیاتر لە 8,000 ئاسک و کەڵەکێوی بوونیان هەبووە بەڵام لە ئێستادا بە ڕێژەی 75% لە ناو براون و لە هەندێک لە ناوچەکانی تریش بە ڕێژەی 100% لە ناو براون و ڕاوکراون. ئەمەش زەنگێکی مەترسیدارە بۆ شێواندنی سروشتی ناوچەکە و لە ناوبردننی ژینگەی گەرمیان. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.